لە کەسێ بوردی پەشیمان مەبە، لەخوا لامەدا بێ ئیمان مەبە. بە هیوا بژیت دڵت خۆشە بێ، بە نائومێدی ڕەنجت بۆشە بێ. کە بە ڕەنجیشان پارەت پەیدا کرد، بە فیڕۆی نادەی هەروا دەست و بەر. بەڵام لە هایێ بەهوویێ ئەڕوا، بەم های و هوویەی ڕەنج ئەچێ بەبا. ئەو کەسەی چاوی لە ماڵی خەڵکە، بێبەر و سێبەر وەک داری پەڵکە. قەناعەت ئینسان دەوڵەمەند ئەکا، تەماح بەند نابێ پێ لە بەند ئەکا. کە بە ترس و لەرز ئەیدزی شەوێ، ڕۆژ دڵ لە مستی لێت دەرنەکەوێ. تۆ بزانە ئەگەر ماڵت بدزن، چەند پێت ناخۆشە و ئەبی بە دوژمن. دیارە کە خەڵکیش ماڵی خۆشەوێ، کە ئەو پەیدای کرد بەر تۆ ناکەوێ. ئاینی ئیسلام ئەگەر بزانی، بە ئاسوودەیی مەردی جیهانی. لەو ڕێیە لادەی شوێن شەیتان کەوی، پێت هەڵەنجوێ لەپڕ ئەکەوی. هەڵکردی دنیا دەوران دەورانە، لە هەموو لایە هەر شەڕەمانە. ئەگەر بە بێنان هەڵکردمانە بوو، کەس بەسەر بەشی کەسانە دەچوو. بەڵام ئاخ باوکمان کە ئەو گەنمەی خوارد، خۆشی دەرکرا بە هەناسەی سارد. ئێمەش بەو ئیرسا لە دوینان شەقین، شەق تێ هەڵدانە و بەدخوڵق و شەقی.